ئەمن ماریا چالاکەی مرۆیمە بەر لە سێ چار مانگ پێش ئێستا ئەمن لە ڕێی ناسیاوەکی خۆیان کە هازەرخان ئەوانم دیتەوە ئەوکی ئینسانیەتێکم پەیوەندیم پێیانەوە کردەوەی کە بزانم بابەتەکەی میشەی چی لە هاتیە ئەوان شکایەتیان نەکرد بۆ ڕاستی کەم پەیوەندیم پێیانەوە کرد و ئیدی ئەوان هیچ هەولێر شارەزانم هیچ شارەزانم ئەمن ڕێنمایم پێدان لێی بینە هەولێرێک و شکایەتی بکەن ینی لۆی کە کوڕەکەیان بینەوە ڕاستکە من ئاگاداری بابەتەکەی نەبوو بە تەواوەتی کات هەولێری ئەوان هیچ کەسیان نەبوو مە عایلی خۆشیان لە هەردوو لای کە مێردەکەی دەکە و ماڵی بابیشی هازەرخان هەردوو لە پشتیان تێکردبوون بەڕاستی وش ئەرکەچی ئینسانی من نەمتوانی پشتیان تێ بکەم ئەنزیکی سی چار مانگەم لە لای من دەمێنێنەوە ئەوە بۆندێک کە من ئاگادار بووم هەتا ئێستا هیچ کەسێک مەسروفیانی کردیەوە نە کەس دیان دەکەویستەوە هەتا بەخۆ قسەم لەگەڵ عایلەیانی کردووە کە خۆیان ببەری کردی هەمویان خۆیان لەو عایلەی ببەری کردیە لەو داقسەی ئەم دەتوانم هەتا ئەوەندەی پێم دەکرێت تا بۆ خۆم بێجێ بووم هەتا بۆ خۆمانی جێم هەبیت و هەولێرێک دەتوانم ئەوان لەکەم خۆم بحاوێنمەوە بەڵام ئەوانش هەر ئینسانێک کە مافی خۆیان هەیە کە ماڵێکی خۆیان هەبی و ئیشی خۆیان هەبێت ئەمیش پاڵپشتیان دەکەم لەوەی کە هەر کاتێکە هەر وەختێک حەزیان لێبی لێرە بژین ئەم لە پشتیانم بەڵام ئەوەی کە ئەوان داوا دەکەن ئەوها مرتاحترن ماڵێکی خۆیان هەبی ئەمیش داواکارم لە لایەنە پەیوەندیدارەکان لە کاک مەسرۆری و لە خێرخوازان چەند بتوان یارمەتی ئەوها لێ بدەن چکە بەڕاستی پێویستیان پێ بەڕاستی بێجێنە بێ پارەنە بێ ئیشن و هەموو کەسە خۆیانی لێ ببەری کردیە ئەمیش بە پێی توانێ خۆم بتوانم یارمەتیان بدەم بەڕاستی